بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لە سەر هەڵبژاردننی نیوەی نوێکردنەوەی کۆنگرێسی ئەمریکا و ئەو دەرەنجامانەی کە ئێستا بەدەست هاتوون لەلایەن هەرێک لە کۆمارەکان و دیموکراتەکان لە ستۆدیۆ میوانداری بەڕێز دکتۆر لوقمان حەکیم پسپۆری سیاسەتی نێودەوڵەتیمان کردووە. دکتۆر سڵاو لێ بێم کاتت باش. ئەو دەرەنجامانی کە ئێستا بڵێن هەڵبژاردننی نیوەی پێی گەیشتووە دەرەنجامێکی چاوەڕوانکراو بوو؟ بڵێ بەڕاستی ئەگەر قسە بکەین لەسەر انتخاباتی نیوەی سیستەمی سیاسی ئەمریکا بۆ نوێکردنەوەی سێیەکی پیران و گۆڕانکاری یاخود انتخاباتی پەرلەمان، ئەوە قسەکردن لەسەر ئەوە پێویستە کاشیکاریەکی دۆخی ئێستای سیاسی ئەمریکا و ئەو تەنگەشانەی و ئەو کێشانەی ڕوبەڕووی ئەمریکا بووەتەوە. بێگومان وازحە لای هەمووان کە نظامی ئەمریکی ئەگەر شانازیەکی هەبێ لە دۆخی سیاسی خۆیدا وەکو نظامێکی سیاسی ئەوەیە کە ئەم نظامە سیاسیە شانازی بە دەستورەوە کە تا ئێستا کە 27 جار گۆڕانکاری بەسەردا هاتووە تعدیل کراوە و ئەو شێوازەی کە لە حکومڕانیە کە نظامێکی فیدرالیە. بۆیە ئەم دوو چەمکەوا دەکات لە پاڵ ئەوەشدا ئەو نظامە بە شێوازێکی سیستماتیکی کار دەکاوە ئەوەی کە بینیمان لە 2016 کاتی ئەو تەنگە چۆڵەمەڵەی ترامپ هێنای ئاراوە ئەو جۆرە سیاسەتەی کە پێی دەڵێن شعبەوێت چی فەزایەک چی فەوزەیەکی دروست کرد لە دۆخی سیاسی ئەمریکادا. بۆیە ئەو دوو حاڵەتە وەکو حاڵەتێکی ئەرێنین بۆ نظامی سیاسی ئەمریکا. ئێمە قسە لەسەر ئەمڕۆ لەسەر ئەو هەڵبژاردنە نیوەیە کە نظامی سیاسی ئەمریکی بۆ خۆی دەیکات. یەکەم دەرهاویشتەکانەوەیە کە ئەم انتخاباتە جۆرێک لە جۆرەکان سەرۆکی ئایندەی ئەمریکا دیاری دەکات. جا بەمانەوەی بایدن یاخود بە هاتنی سەرۆکێکی تر لە بەرامبەردا بۆ کۆماریەکان. بە حکمی ئەوەی کە ئێستا دەرەنجامەکان لای هەمووان جۆرێک لە جۆرەکان نەهێشتان ئەگەرێکلانە بوو بێتەوە لە چەند وڵایەتێک، بەڵام بەرچاوڕوونیەکمان لە بەردەستدایە. بێگومان ئەوە تا مەجلس نواب ڕەنگە یەکلابوو بێتەوە بەوەی کە دیموکراتەکان دۆڕاون تایدا و نواب بوو بە ئستحقاقی جمهوریەکان. ئەمە یەکلا بووەتەوە، بەڵام مشتومڕەکە ئێستا لەسەر کۆنگرسە کە سێیەکی 2 ساڵ جارێک دەگۆڕێت و هەر ئەندام شوخێک 6 ساڵ 2 ساڵ جارێک سێشان دەگۆڕێت. قسەکە لەسەر ئەو سوسێ ئەندامە شوخەیە کە هێشتا یەکلانە بووەتەوە کە کێ یەکلای دەکات. باشە دکتۆر، ئەگەر ئێمە سەیری دۆخەکە بکەین، ئەگەر لە ئەمریکا سەیری دۆخەکە بکەین و بۆ سیاسەتی دەرەوەی ئەمریکاش بۆ دەرەوەی خۆی، گرنگترین ئەو بابەتانە چین کاریگەریان دانا لەسەر ئەوەی کە دەنگدەر بەم شێوازە ئاراستەی دەنگدانەکەی بگۆڕێ بەرەو کۆمارەکان؟ چی وای کرد کە ئەمان ینی زیاتر بەلای کۆمارەکان نابڕۆن؟ پرسیارێکی بەجێیە. تا 7 مانگ پێش ئێستا هەموو تەواقعەکان ئەوە بوو کە جۆ بایدن یاخود بڵێن ڕوونتر دیموکراتیەکان بەرەو خەسارە دەچن لەبەر کۆمەڵی ئەسبابی ئابووری ناوخۆی ئەمریکاوە، لەبەر کشانەوەی ئەمریکا و ینی جۆرێک لە جۆرەکان لەو پاشەکشێ لە ئەفغانستان و هەڵسەر هەڵدانی ئەزمەی ئۆکرانیا گشت ئەمانە مژدەی ئەوە بوون کە دیموکراتیەکان بەرەو دۆڕانێکی حتمی دەچن. بەڵام ئەو سیاسەتەی ئابووریەی کە جۆ بایدن پەیڕەوی کردووە لە ماوەی 7 مانگی پێش ئێستا و جۆرێک لە جۆرەکان توانی نەفەسێک بداتە ئابووری ئەمریکا و گۆڕانکاری لە قەزەی باج و قەزەی ئەو کێشانەی کە پەیوەستن بە ئابووریەوە گۆڕانکاریی جەزی دروست کردووە. بۆیە ئەوەی کە جێی سەرنجە تەوەقعەکان ئەوە بوو کە دیموکراتیەکان براوە دەبن، جمهوریەکان ببوورە جمهوریەکان براوە دەبن و شێوازی ئەو خۆ ئامادەکردنە بۆ دۆڕاندنی بایدن جۆرێک لە بەرچاوڕوونی ئارا بوو. بەڵام ئەوەی کە نەتیژەکە ئێستاکە جێی سەیرە، ڕەغمە ئەوەی کە ئەو هەموو تەنگ و چەڵەمانەی جۆ بایدن تووشی بوونەوە، بەڵام هێشتانە ئەکرێ جمهوریەکان دڵخۆش نەبن بەو دەرەنجامە، بۆ لەبەرەوەی کە کۆمەڵی ئەسبابی یەک خودی ناوخۆی حزبی جمهوریەکان ئێستا بە وازحی لە نەتیژەی ئەو بەریەکەوتنەی ترامپ لەگەڵ ئەندامانی یاخود کۆمەڵە کەسایەتە سیاسیەکانی ناو
سوڵتەی ئەو حزبە بەریەکەوتنیەکەیەوە جۆرێک لە جۆرەکان ناڕازیبوونێک یاخود ئەگەر ناوی بنین سدامێک لە نێوان لایەنەکانی خۆیدا بۆ جمهوریەکان. ئەمە وای کرد کە شێوازێک لە پشێوی لە ناو حزبی جمهوریدا ئەم پاشەکشێ بۆ دکتۆر پرسیارێکی تر ئەوەیە کە ترامپ دەڵێ من لە داهاتووە ینی قسەی خۆمە بێ قسەیەشی یەکلاکەرەوەمە بێ ینی هەندێک لە لێکدانەوەکان ئەڵێن لەوانەیەم قسە یەکلاکەرەوە ئەوە بێ کە ترامپ جارێکی تر دێتەوە سەر گۆڕەپانی سیاسی وە خۆی هەڵەبژێرێتەوە شتێکی ئەگەری هەیە ینی چکە خۆتەزانی ترامپ سیاسەتەکانی تا ڕادێک نەخوازراو بوون لە دەرەوەی ئەمریکاش و تەنان لە ناو ئەمریکاشە. من پێم وایە ئەم هەڵبژاردنەی ئەمڕۆم نەتیجانە دەبێتە زەربەیەکی کوشندە لە ترامپ لەبەر ئەوەی کە بەزەخی ئەوەی دەرخست کە جمهوریەکان توانای ئەوەیان هەبوو کە ئەم انتخاباتە بە قازانجی خۆیانە ببنەوە بۆ بە هەردوو باڵکەوە هەم نواب هەم شیوخ بەڵام ئەوەتانی ئێمە ئێستاکە ڕاستە ئەوە نواب یەکلا بووەوە بەڵام هێشتانە مەجلسی شیوخ تا ئێستاکەیەکلا نەبووتەوە ڕەنگە برەوە بچێکە هاوسنگ بن 50 بە 50 جا ئەوەش بە قازانجی جمهوریەکان ناشێتەوە لە بەرەوەی دیموکراتیەکان جێگری سەرۆک دەچێتە پاڵ ئەو سەوتەی واتە 50 زایدەکە بۆ ئەو دەبێت ئەوەش بە زەرێکی گەورەی دیموکراتیەکان جۆرێک لە جۆرەکان ڕەنگە ئەمە قازانجی ئەوان بێ بۆیە ئەم دۆخە بە قازانجی تراب نشکایەتەوە ئەم ڕاستە لە کەناڵەکان یاخود ئەو دەرخستانەی ترام دڵخۆشی بەوەی کە نواب بەسەرکەوتووی بۆ ئەوان بووە بەڵام لە بەرامبەردا ڕەنگە نەیاری سەرەکی ترام بۆ انتخاباتی حزبەکەی خۆی کەسێکی تر کە حاکمی فلۆرەدا ببێتە کێشەیەکی گەورە بە ڕەنگە نەتوانێت خۆی هەبڵژێرێتەوە ئەمە یەکێک لە کێشەکانی دەرهاویشتە انتخاباتی ئەمڕۆی نسفی کە ترامپ ئەگەری زۆر دوورە بە حکمی ئەو ململانەیە لە ناو خودی ماڵی حزبەکەی خۆیدا. باشە دکتۆر بادوە پرسیارمانەوە بێ ئەگەر لە کاتێکە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا کە زۆرینەکان لە کۆمارەکان بێ بۆ داهاتوو ئەمە سەرێشە زۆرەکە دروستەکە بۆ بایدن بۆ 2 ساڵی داهاتوو حتمما یەکێک لە تەنگەشەکان ئەوەیە کە تۆ 2 ساڵی حکومڕانی جۆ بایدن هەردوو مەجلسەکە بە قازانجی ئەو بووە و جۆرێک لە جۆرەکان ئەوەی کەویسوێتی لە ڕووی ئابوووریەوە و لە ڕووی ئەو پلانەی کە دایڕشتووە بربەستێکی وای بۆ نەبووە نەیتوانیوە دەرباز بووە لە کاتی دەنگدانی لە ناو هەلمرجەکە بەڵام بە دۆڕاندنی مەجلیسی نواب بۆ ئەو ڕەنگە لێرە بەدواوە ئیتر ناچاری بکە تەفاوز بکە و هەندێک جار سازش بکە بۆەوەی بتوانێت ئەو ئەجیندایی خۆی کە دایناوە جێبەجێ بکە حتمما ئەمە یەکێک لە ئەو خراپەیە کە بۆ بایدن تووشی دەبێتەوە لە دەستدانی ئەو زۆرینەیە کە لە پەرلەمانی هایبوو. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر لوقمان حاکیم پسپۆری سیاسەتی نێودەوڵەتی کە ڕاستەخۆ لەگەڵمان نبووی سپاس بۆ وەڵامدانی پرسیارەکە.